خۆشەویستانم لە تەوەری دومی پرۆگرامی بەیانی باش کوردستاندا باس لەو خۆراکانە دەکەین کە منداڵانی ئۆتیزم نابێ بیخۆن و ئەو خۆراکانی کە دەتوانن بیخۆن و بگرە سوودیشی بۆیان هێواتە دەبێت چ خۆراکێک بخۆن و چ خۆراکێک نەخۆن. باس لە زیانەکانی ئەو خۆراکانە دەکەین لە پێکاتە جیاوازەکان پێکدێن لەسەر توشبوو ئەو منداڵانی کە توشبووی ئۆتیزمن. گفتوگوێم بابەتە لەگەڵ دکتۆر هەڵگورد عەلی دەکەم کە پسپۆری زانستی خۆراکە ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵێمەیە. دکتۆر سڵاوت لێبێ و بەخێر بێ، سپاس بۆی لەگەڵێمە ئامادەی. زۆر سپاس. دکتۆر با پێشەوەی بێمە سەر جۆرەکانی خواردن باسێکی ئەومان بکە کە خۆراک چۆن کاریگەری لەسەر منداڵانی ئۆتیزم دەکات. باڵێ لە ئەساسا نەخۆشی ئۆتیزم ئەبێ بزانین نەخۆشیەکە چی نەخۆشیەکە کە هەرچەندە تەشخیصی لەلایەن ئێمەوە نییە، تەشخیصی لەلایەن دکتۆرانی بواری نەفسیەوەیە کە تەشخیصیان چی حاڵەتێکە، بەڵام بەگشتی بۆ ئەوی بزانین حاڵەتەکە چۆنە و هەندێک جار بەڕاستی بەڕێی من زۆر گرنگە چونکە هۆشیاری تەندروستیمان نییە لەسەر ئەوەی تەشخیصی حاڵەتەکان بکەین بە جوانی و دایکان و باوکان بەداخەوە زۆر هەندێک جار زۆر بە تەخیری مناڵەکان ئەبن بۆ لای دکتۆر و گرنگە زوو تەشخیصی حاڵەتەکە بکرێت. بەگشتی خەلەلێکە کە لە عەسەبا ڕوئەیات، یعنی اختلالاتێکە کە لە مێشکا ڕوئەیات، ئەم اختلالاتە بریتیە لە یەک شت نییە، زۆر شتان. یەکێک لەوانە ئەوەیە کە خەلەلی قسەکردنیان هەیە، قسە دووبارە ئەکەنەوە، خەلەلی بۆ زمان ترتیان هەیە، زمانیان وەکو بڵێ کەسێکی وەکو لاڵی لای خۆمانی پێ ئەڵێن. خەلەلی ئەوان هەیە کە باکیان لە هیچ نییە، ینی زۆر ناترسن و هەندێک جار لەسەر نوکی پەنجە ئەڕۆن، ئەمانە و هەندێک جار مەسەلەن سترێسیان هەیە، قەلەقن، هەندێک جار خەمۆکن لە سوچێکەوە ئەوەستن بۆ خۆیان. ئەمانە ئیتر وردەوردا بێ دایکەکان هۆشیاری هەبێ، باوکەکان هۆشیاریان هەبێ کە ئەم مناڵانەیان لە سەرەتاوە هەندێک شت هەیە بەسیتە ئەگەر ڕووبای ئێمە ئەتوانین بە ئاسانی چارەسەری بکرێت و حتا پزیشکە بەڕێزە نەفسیەکان ئەوانە زۆرتر تەشخیصی حاڵەتەکە ئەکەن بۆیە یەکسەر ببرێ بۆ لای ئەوانە زۆر باشە و چارەسەرەکەیشی لە سەرەتاوە ئەگەر یعنی بزانین زۆر گرنگە. و خاڵێکی کە زۆر گرنگە لێرە لە پێش هەموو شتێک ئاماژەی پێ بکەین بزانین هۆکاری دروستبوونی ئەم حاڵەتە هەندێک جار هۆکارەکەی چۆنە و هەندێک جار حاڵەتی جێنێتیکی ئەویش گومانیتیانە، بەڵام هەندێک حاڵەتی کەمان هەیە بۆیە ئێمە زۆردوی کات هۆشیاری ئێن بە دایکان لە کاتی دووگیانیا زۆر ئەساسە، حتا پێش دووگیانیش، ینی لە کاتی پێش دووگیانی، کاتی دووگیانی، کاتی مناڵبوون، کاتی شیرپیانیان بە مناڵەکان ئەمانە هۆکارێکی ناڵێم لە سەدا سەد تەواو ئەمە هۆکارەکانێتی، بەڵام یەکێکە لە هۆکارەکانی دروستبوون بە توشبوون بە نەخۆشی ئۆتیزم احتمالەکە ئەم هۆکارانەش بێت ئەوەی کاکە دایکەکە لە کاتی حملیا یاخود پێش حملیا خۆراکی گونجاو ناخوات، چونکە ئەو مناڵی کە لە دایکە بێت یەکێکە لە ئەوانەی کە زیاتر تووشی نەخۆشی ئۆتیزمە بن ئەوان مناڵانن کە کێشیان لە کاتی مناڵبوونا زۆر کەمە، یاخود ئەو دایکانن کە بەرکەوتی مەوادی کیمیاوین بگرە، مەوادە کیمیاویەکان ئیتر ئایا پاککەرەوەکان بێت، ئایا حتا مەوادی کیمیاوی کە بە میوەکانەوە بێت بیخۆن نەشۆرێتەوە بە جوانی بخورێت، یاخود بەرکەوتەی کانزاکانی کە بن، یا هەندێک جار بەداخەوە یعنی خودسەرانە خودی خۆمان لە خۆمان و ئەچین عیلاج و دەرمان چارەسەر بەکارهێنین، ئەمانە هۆکارن و هەندێک هۆکاری کەشمان هەیە ئیلتیاباتی ڤایرۆسی، ئەمانش یەکێکە لە هۆکارەکانی دروستبوون بە نەخۆشی ئۆتیزمەکان. ئەمە بینە سەر ئەو خۆراکانی کە منداڵانی ئۆتیزم نابێ بیخۆن. لە بەشێک لە توێژینەوەکان ئەوەی من خوێندمەوە باس لە دوورکەوتنەوەی شیر و شیرەمەنەکان دەکا بۆ منداڵانی چۆنە؟ نەخۆشی ئۆتیزم من حەزەکەم بە توێژینەوە وەڵامی ئەم شتانە بێنەوە. نەخۆشی ئۆتیزم کێشەیەکمان بۆ دروستەکات، ئەویش کێشەی گەدەیە، کێشەی ڕێخۆڵەیە، کێشەی ئێسکە و کێشەی مێشکیشمان بۆ دروستەکات، دواتر کۆبەندی ئەەکەین لە چوار خاڵ و تەوەری ئەساسیە. ئەم کێشەی خۆراکیان نەقسی خۆراکیانە بێت، هەموو نەخۆشە ئۆتیزمەکان بگرە نەک نەخۆشە ئۆتیزمەکان زیندوە ساقەکانی ژەوانی کە زۆر تەواون کێشەی خۆراکیانە بێت. بەپێی توێژینەوەکان هەندێک توێژینەوە سەلماندوێتی کە بەڵێ خواردنی شیرەمەنیەکان کە هەندێک کەیسینی تایە مادەیەکی پرۆتینیە، یاخود خواردنی گەنمەکان کە گلۆتینی تایە، هۆکارێکی ئەساسین بۆ نەهێشتنی کەمکردنەوەی نیشانەکانی ئۆتیزم. هەمان توێژینەوە لە چەند ساڵی ئەوە لە 2010 کراوە کە خواردنی گلۆتین لەگەڵ کەیسینە کە ئەو دوو مادەن لە ناو شیرە هەن بەروبوومی ئاژەڵیا شیر و لەبەنیاتە هەن و هەروەها ئەو گلۆتینەی کە لە ناو گەنم و جۆ ئەمانەیە هەیە نابێت بخورێت. توێژینەوەیەکیان ئەڵێت ئەگەر بیش خورێت زۆر کاریگەری نابێت بەرپڕێکی کەم بخورێت، توێژینەوەیەکی کان ئەڵێت بە هیچ شێوەیەک نابێت بخورێت.
بەڵام زیاتر ئیتیفاق لەسەر ئەوە کراوە کە نەخورە باشترە چونکە کاریگەری ئەبێت لەسەر ڕیخۆڵەکان و بەداخەوە هەندێک جار ئەنتیبایۆتیکەکان ئێمە بەکارهێنین بۆ مناڵێکی تازە لەدایک بووە پەتایەکی بەسیتی هەیە ئەچێت دژە بەکتریاکانی هەمووی بەیاتوێت ئەم دژە بەکتریانە کاریگەری ئەبێت لەسەر هەموو بەکتریاکانی لە ناو لەشی مرۆڤ هەیە چونکە لەشی مرۆڤ هەندێک بەکتریای تیان بەکتریان سوود بەخشن ئەمیەت هەمویان لە ناوەبات یعنی بە شتێکی بەسیت ئێمە هاتووین نەخۆشیی گەورەمان بۆ خۆمان دروست کرد و احتمالەکە بە هەفتەیەک پەتاکە بڕوات کێشەکەی هەل ببێت ئەبێت لەژێر چاودێری پزیشکی پسپۆری مناڵانە ئەو حاڵەتە ئەنجام بدرێت و بدرێت بە مناڵەکان بۆی هەندێک جار بەڵێ خواردنی هەندێک مەواد هۆکارە بۆ دروست بوون و نەخواردنیان هەندێک جار هۆکارە بۆ دروست بوون زۆر باشە فەرموو لە زۆربەی توێژینەوەکانی تراکە کراوە ئەڵێ ئەمانەی کە نەقسی کالسیۆم و ڤیتامین دیان هەیە ئەم مناڵانی ئۆتیزمە بە پێ توێژینەوەکان سەلمێنراوە ئەو کەسانی کە نەقسی ڤیتامین دیان هەیە و بە تایبەت لە مناڵانی ئۆتیزمە دوو بەرامبەری مناڵانی ساغن یعنی مناڵی ساغ ئەگەر بێت و 10 کەسیان تووشی نەقسی ڤیتامین دی بوون ئەوان 20 کەسیان نەقسی ڤیتامین دیان ئەبێت و هەمان توێژینەوە سەلماندوێتی ئەگەر کەسێک کە نەقسی ڤیتامین دی هەبوو و ئۆتیزمی هەبوو ئەگەر بە بڕی کێشەکەی 300 IU International Unity پێڵێن ینی یەکەیەکی جیهانیە بە کیجی ینی بە پێی کیلۆکەی بدرێ بە مناڵەکە بدرێ بۆ کەسێک کە ئۆتیزمی هەیە لە 150 نیشانەکانی کەمەکاتەوە لە 150 نیشانەکانی نەخۆشی ئۆتیزم کەمەکاتەوە بە پێی ئەو توێژینەوەکە کراوە لە حاڵەتێکی کێشە لەم لاوە کاریگەری بێت لەسەر مێشکی کاریگەری بێت لەسەر ڕەفتاری کاریگەری بێت لەسەر هەڵس و کەوتیشی ئەمە بەس بە ڤیتامین دیەکە سەرڕای ئەوە چونکەوانە نەقسی کالسیۆمیشیان ئەبێت ڤیتامین دی و کالسیۆم هەردووکیان هۆکارێکی ئەساسین بۆ پوکانەوەی ئێست و توێژینەوەکی کە سەلماندوێتی نەقسی ڤیتامین دی و کالسیۆم لەو مناڵانەی کە ئۆتیزمیان زیاترە لەوانەی کە نەقسی ڤیتامین دی و کە ئۆتیزمیان نییە بۆیە چڕی ئێسکی ئۆتیزمەکان کەمترە لە چڕی ئێسکی ئەو کەسانی کە هیچ ئۆتیزمیان نییە گرنگە ئێمە هەل لە ئێستەوە احتیمام بە خۆراکی مناڵەکان بین چ لە هەموو کەنزاکان و ڤیتامینەکان و مێنەرەڵەکانەوە زۆر باشە دکتۆر بەس لەو گرفتانە کرد کە بۆ منداڵانی ئۆتیزم دروستە بێ ڕیخۆڵە و گەدە و ئێسک و مێشک لە پاڵێ ئەمە باسی ئەوە بکەم جوڵەی منداڵ چ جۆرە خواردنێک کاریگەری لەسەر ئەو جۆڵە خۆڕستکانە دەبێت کە هەندێک جار منداڵانی ئۆتیزم دووبارەی دەکەنەوە لە خولەکێکدا چەند جارێک هەمان جۆڵە دووبارە دەکەن بەداخەوە من لە 2005 شاه نفسی چاوپێکوتنم کرد لە کەناڵێکی تەلەڤیزیۆنیە وتم حەقا وەزارەتی سەحا وەزارەتی پەروەردە چەند شتێک بکات چەند خاڵێک بکات یەکێک لەو خاڵانە کە زۆر گرنگ بێت بۆ نەخۆشانی ئۆتیزم کورە بۆ ساغەکانیش نەک نەخۆشانی ئۆتیزمیش گرنگە ڕەنگی سەناعیە ڕەنگی سەناعی خۆراکەکانمانە زۆربەی ڕەنگەکان سروشتی نین ئەو ڕەنگانەی کە سروشتی نین لە مەوادی کیمیایی دروستکراون مەوادی کیمیاییش یەکسانە بە خەلەل لە مێشکی مرۆڤەکە یەکسانە بە تێکچوونی خانەکانی لەشی مرۆڤ نەخۆشی ئۆتیزم ئەوانەی کە هەیەە بە هیچ شێوەیەک نابێت ئەو خۆراکانە بخۆن کە ڕەنگی سەناعیان هەیە بۆ نمونە جبسە بۆ نمونە ئەوانەی کە بە تایبەت تۆ جبسێکە خۆی دەست ڕەنگەکەی هەل لێ نابێتەوە ترشاتێکە خۆی ڕەنگەکەی هەل لێ نابێتەوە یاخود بسکیت کە گلوتینی تیان نابێت بخورێت بسکیتەکان قەدەقەک برێت پێوترێت گلوتین فری دایەت نابێت بخورێت یا کەیسین فری دایەت لە بەروبوومەکانە هەیە عادەتەن لە بەروبوومی ئاژەڵیەکانە هەیە نابێت بخورێت بۆ مناڵانە نابێت بدرێت بۆیە ئەساسە خۆراکی لە قوتونراو خۆراکی ڕەنگکراو بسکیت ئەمانە بە هیچ شێوەیەک نابێت بخورێت بۆ مناڵی ئۆتیزم و ئەگەر نەخۆشی ئۆتیزم لە سەرەتاکانی و دەستنیشان بکرێت چارەسەرکردنی زۆر ئاسانە بێت و حتا هەندێک پسپۆرانی بواری تەندروستی بواری خۆراکی و بواری نەفسی ئەڵێن ئەگەر لە سەرەتاوە دەستنیشان بکرێت نەخۆشیەکە چونکە ئەوش پلەبەندی هەیە پلەکانی 1 2 3 4 5 6 هەیە ئەگەر لە سەرەتا خاڵی 1 و 2 بێت احتیمالی لە 90 چارەسەریان هەیە ئەمەش گرنگە دایکان هۆشیار بکرێتەوە دایکان و باوکان هۆشیار بکرێتەوە کە ئایا خەلەل هەیە لە مناڵەکە یا خەلەل نییە بە زووترین مناڵەکانی ئەگەر شتێکی ئەب نۆرماڵی هەبوو بدرێ بە مناڵەکە یعنی بدرێ بۆ لای دکتۆرێکی پسپۆر بوارێکی خۆی بۆی چارەسەری گونجای بۆ بدۆزێتەوە زۆر باشەکەواتە خواردنە لە قوتونراوەکان و ڕەنگکراوەکان ئەمانە بۆ جوڵەی منداڵانی ئۆتیزم زیان بەخشە ڕاستە زۆر باشە دکتۆر لە قسەکانەدا زۆر ئاماژەت بە تەشخیصکردنی ئەم حاڵەتە کرد لە پێشوەختدا ئەتوانرێت نەخۆشی ئۆتیزم لە ڕێگەی دیاریکردنی سیستەمێکی خۆراکەوە سنووردار بکرێت یان چارەسەر بکرێت
چارەسەری ئۆتیزم بە علمی مۆدرنیشەوە بە علمی خۆراکیشەوە بە علمی کۆنیشەوە تا ئێستا چارەسەرێکی ئەوتوان بۆ نەدۆزیێتەوە بەڵام وەکو کەمکردنەوەی نیشانەکانی بەڵێ ئەتوانرێت لە حتا چەند شتێک هەیە کە زۆر گرنگە یەکەم ئیشێک کە ئەوەیە کە احتیمامێکی زۆر بدرێت بە ئەم مناڵانە دایکان و باوکان ببرێ بە مێشکیانە کە تۆ لەگەڵ ئەم ژیانە ئەبێ بژیت یعنی ژیان بەریتە سەر لەگەڵ ئەم مناڵانە ئەبێت هەڵس و کەوت خاڵێکی کە زۆر گرنگ بێت چارەسەری خۆراکیە چارەسەری دەرمانیە ئەم چوار خاڵەمان هەبوو بەڵێ ئەتوانین ئەی چۆن تەشخیصی بکەم چۆن بزانم ئەم مناڵە ئاوایە ئاوانە چەند نیشانەیەکمان باس کرد وتمان لەسەر نوکی پێی ئەڕوا لەسەر پێی ئەڕوات لەسەر نوکی پەنجە ئەڕوات ڕیسک یعنی ڕیسک ناخوێنرێتەوە سیارە لێوە ئەڕوات ئەمە چێت بە بەردەم سیارەیە احتیمالەکات یعنی خۆی لە بەرزایەکی زۆرە خاتە خوار مناڵی احتیادیکە ناوێرێت بەڵام ئەوەی احتیادی خۆیە خاتە خوارەوە یەکێک کە لە نیشانەکان زۆر گرنگ بێت ئەم مناڵانە کە ئێستا دکتۆرێک لە ڤێرجینیا لە نەقسی ڤیتامین ئەیە ئەڵێ ئەو مناڵانی کە نەقسی ڤیتامین ئەیان هەیە عادەتەن نەقسی ڤیتامین ئی نەک لە ئۆتیزمە لە مناڵی احتیاجیشا کێشە بۆ چاو دروستەکات بەڵام لە ئۆتیزمە زیاتر کێشەمان بۆ دروستەکات و نەقسی ڤیتامین دییان لە ئۆتیزمەکانە زیاترە بە حکمی ئەوەی نایڵن شیر بخوات چونکە شیری دایک یەکێکە لەوانەیە کە ڤیتامین ئەی زۆرە و دای شیری دایک ئەبێ بخورێت حتا لە منداڵانی ئۆتیزم ئەبێ شیری دایک بخۆن بەڵام شیرەکانی ڕێگە پێدراو نییە چونکە ئەگەر بێت و گلوتینی تیانە بێت ئەگەر بێت و گلوت کەیسینی تیانە بێ ببرن کەیسینی تیانە بێت ڕێگە پێدراوە کەیسینە تیانە بێت بەڵام ئەم حاڵەتە چۆنە ئەڵێ نەقسی ڤیتامین ئەیان هەبوو خۆی نەقسی ڤیتامین ئەی کاریگەری ئەبێت لەسەر بینی ئەمانەی مناڵانی ئۆتیزمێن ڕەنگی ڕەش و سپی لە یەک جیا ناکەنەوە نعی نایبینین ڕەنگی ڕەش و سپی نابینن کە ڕەنگی ڕەش هەندێکیان ئەڵبەتە کە ڕەنگی ڕەش و سپی نبینی بە جوانی ناتوانێت سێبەر و سێبعدیەکان ببینێت کە نەیتوانی ببینێت هەست دەکات یعنی ئەو مناڵانە یەکسەر ئاوا بە لە چاو سەیری مرۆڤەکانەکەن بۆچی چونکە ئەو تیشدانەوەی کە لە لای چاویانەوە هەیە زۆر بە جوانی ئەتوان شتەکە ببینن بەڵام ڕاستەوخۆ بەرامبەر بە تۆ دانیشن ناتوان تۆ ببینن کەمتر ئەدبینن ئەمە نیشانێکی سەرەتاییە کە لە نەقسی ڤیتامین ئا لە مناڵانی ئۆتیزما وردەوردە ئەتوانی هەستی پێ بکەیت و هەر چەندە تەشخیصی ئەمانە ناڵێم دکتۆرە بەڕێزەکان زیاتر ئەتوان تەشخیصی بکەن چونکەوەی یە بۆ لای ئێمە تەشخیص کراوە حاڵەتەکەی دیاری کراوە اینجا ئێمە ئەتوانین بەرنامەی خۆراکی بۆدام بکەین زۆر باشە دکتۆر ئاگایی منداڵی ئۆتیزم هەندێک منداڵ هەیە هەرچەنە ڕوبەی حاڵەتی ئۆتیزمن بەڵام تەرکیزیان باشە هەندێک جار لە هەندێک بواری مێشکی و هەندێک بەهرەیان هەیە ئەمە پرسم چ جۆرە خۆراکێک زیان بەخشە بۆ کەمکردنەوەی ئاگایی منداڵانی ئۆتیزم دوو پرسیاری زۆر ئاڵۆز ڕاستە پرسیاری یەکەمیان ئەوەیە کە خۆشبەختانە مناڵی ئۆتیزممان هەیە ئیسە لە زانکۆ دەوامەکات ئەوە دڵخۆشکەریەکی زۆر زۆرە نەک ئەوەی کایتر ئۆتیزم بوو تۆ توانایەکی زۆریش بێزڵ بەهرەی زۆریان هەیە توانایی زۆریان هەیە چونکە مجازەفەکەن ڕیسکەکەن حتا هەندێک جار ئیبداعەکەن یعنی شت دروستەکەن و هەندێکیشیان بەڵێ مێشتێکی بەقوەتیشیان هەیە ئەوە نیەکە بەڵام پرسیاری دوو هەمت چوار شت هەیە لە ئۆتیزمە زۆر گرنگە کە ئێمە ئیحتیمامیان پێبین یەکەم لاوازی حافیزەی ئەم مناڵانە هەندێک جار لاوازە بێ حافیزەیان چۆن بەهێزی بکەین دووهەم بەرزبوونەوەی ئاستی ئامۆنیا لە لەشی ئەم مرۆڤانەیە هۆکارێکە بۆ تەممەڵی مێشکیان هۆکارێکە بۆ نەخۆشیەکانی کە سێیان ئەمانە ینی خۆیان تەڕەکەن ناتوانین میز ڕاگرن خاڵی چوارەممان ئەوەیە کە تقریبەن حافزەیان تێکەڵ ئەبێ بەشتیکەوە یعنی شت تێکەڵەکەن بەسەریەکە یین یاخود کە تێکەڵیەکەن بەسەریەکە وەکو بڵێ لوکنەتی زەبانیان هەیە لوکنەتی زەبان یعنی وەکو لاڵی لای خۆمانیان پێوەێت یعنی ناتوان بە جوانی قسەکان بگەێنن ئێستا هەر چوار خاڵەکە بە نظامێکی خۆراکی گونجاو من بۆ تۆی ڕوونەکە زۆر باشە ئەگەر بێت و کە ئەو مناڵانی کە بەرزبوونەوەی ئامۆنیایان هەیە و پزیشکە بەڕێزەکان ئەزانن کە ئامۆنیا بەرز بوو لە لەشات چ کێشانێکمان بۆ دروستەکات کێشەی مێشکمان بۆ دروستەکات کێشەی تەماڵیمان بۆ دروستەکات کێشەی خەلەل دروستمان بۆکات کێشەی لەرزین و سترێسمان بۆ دروستەکات زۆر کێشەی کەمان بۆ دروستەکات چاکترین عیلاجێکی سروشتی کە بدرێ بمانەوە چاکترین خۆراکێک کە بکرێ بمانە ترێ زۆر کاریگەرە یعنی ئەگەر بێت و هەر مناڵێکی ئۆتیزم ڕۆژانە یەک کوب ئاوی ترێ یا یەک بۆشک ترێ بخوات زۆر کاریگەری بێت و ئەگەر ئۆتیزمەکەی لە ئەدڤانسا بوو زۆر پێشکەوتوو بوو ڕۆژانە ئەبێ سێ هێشت بخوات یعنی سێ پەرداخ ئاوی ترێ بخواتەوە یعنی ئەگەر بێت و فەحسی ئامۆنیاکەی بکات بە بڕێکی بەرچاودا ئاوازێت و ئەمش کاریگەری ئەبێت لەسەر کەمکردنەوەی نیشانەکانی ئۆتیزم ئاوی ترێ زۆر گرنگە
یەکی کە لەوانە ئاوی سێوی سروشتی لەگەڵ هەنگوینە تێکەڵ بکرێت بەڵام ئەمە شەوانە ئەبێ بخورێت سێوی سروشتی هەنگوین بەڵام من تخوا من یەک خاڵێرای ڕوونکەمەوە هەندێک جار کە بە نەخۆ دایک و باوکی نەخۆشەکان ئەڵێ هەندێک شت بکە ئەم ماوادانە بەکاربێنە ڕۆژێکی کات ڕۆژێک نایکات تااقەتی نییە تااقەتی هەیە دوای ساڵێک یەتەوە بۆ لای تۆڵە دکتۆر هەموو ئیشەکانیشم کرد ئیسفادەشم لێ نەکرد نەتکرد هەندێک جار نەخێت کە ئەڵین ڕۆژی سێ جار ئاوی ترێ بەو کەسانی کە ئۆتیزمیان بەرزە ینی ئامونیان زۆر بەرزە کە ڕۆژی سێ جار بیدرێتێ تۆچی ڕۆژی جارێکەیتێ ئەمە دیسان یعنی ئیشەکەی ئێمە تێکەیە بەسەریەکە لەگەڵ ئەوەشە هەندێک جار ئەبێ لەگەڵ دکتۆرە بەڕێزەکانە دکتۆری نەفسی زۆر کاریگەریە بێ لەسەر نەخۆشی ئۆتیزم و حتا قسە دەرمانی کاریگەری ئەبێت دەرمانی سێهەم دووهەم باسمان کرد کە سێوە ئاوی سێوە لەگەڵ هەنگوینە دەرمانی سێهەم ئاوی شێلمە لەگەڵ هەنگوینە ئەمە یەکێکە لەوانەیە کە دیسان ئامۆنیا لە لەشی مرۆڤ داوەزێنێت خاڵێکی کەمان هەیە خواردنی گێزەرە خواردنی گێزەریش یەکێکە لەوانەیە کە ئامۆنیادا بڵێن و حتا ڤیتامین ئەیەکی زۆرە ڕیتینۆڵەکەی کە هەیە کاریگەری ئەبێت لەسەر ڤیتامین ئەی و زەربینینی چاوی کەسەکەش ئەی خەلەلی دووهەم لە نەخۆشەکانی ئۆتیزما چی بوو ئەوە بوو کە جەنابەت فەرمووت زاکرەیان داوەزێت ینی هەستی کەم ئاگاهیان بۆ دروستە بێت ئەی چی بکەن کە ئاگا بێننەوە بە چەند جۆر خواردنێک هێل و هەنگوین زۆر گرنگە بۆ زاکرەی مێشکی مناڵەکان هەنگوین و گوێز زۆر گرنگە بۆ زاکرەی مناڵەکان گێزەر زۆر ئەساسە بۆ زاکرەی مناڵەکان زەنجەفیل و هەنگوین ئەساسە بۆ زاکرەی مناڵەکان ئەمانە لە زۆربەی خاڵەکانە هەیە وەسەر ڕای ئەوە بەکارهێنانی گوێز بەکارهێنانی زینک فۆلیک ئەسید هەموو ئەمانە کاریگەری ئەبێ لەسەر گەشەی مێشکی مناڵەکە و زۆربەی توێژینەوەکان یەکشت زۆر گرنگە لێرەیە کە سەلمێنراوە ئۆمیگا 3 مرۆڤ خی گەورە مرۆڤی وا دروست کردو هەندێک خۆراک کە نەقست هەبوو لە لەشی خۆتا خۆی دروستیەکات بەڵام هەندێکیان هەیە بە هیچ شێوەیەک دروستی ناکات ئەبێت ئللا لە خواردنەوە وەرگری یەکێک لەو خۆراکانی کە زۆر گرنگە و زۆر ئیهمال کراوە بۆ نەخۆشانی ئۆتیزم ئۆمیگا 3 ئۆمیگا 3 عادەتەن زۆر ئەساسا ئێستا حاضر هەیە لە بازاڕا هەیە ئۆمیگا 3 پێڵێن ڕۆنەکە کە ئەدرێت ئەمە یەکێ پیانوتێت ئسنشیال فاتی ئەسید یعنی ڕۆنە ئەساسیەکان کە ئللا ئەبێ لە خواردنەوە وەرگیرن و توێژینەوەکان سەلماندوێنەوە ئەو کەسانی کە ئۆمیگا 3 وەرەگرن و ئەو نەخۆشانی کە ئۆتیزمیان هەیە ئۆمیگا 3 وەرەگرن نیشانەکانی تووڕەبوون نیشانەکانی بیر و هۆش و نیشانەکانی ینی لاڵبوون و هەموو ئەم حاڵەتانەیان و حتا هایپەر ئەکتیڤیتیان کە چالاکیان زۆر و جوڵیان زۆرە کەم بووەتەوە ینی زۆر کاریگەری هەبێت بەڵام بەڵێ ئۆمیگا 3 بەڵام حاڵەتێکی کەمان هەیە ئەم ئۆمیگا 3 ئەبێ ئەو دکتۆرە بەڕێزانەی کە ئەدرێت ئەیا بەو مناڵانە ئەبێ ڕەچاوی شتێک بکات چونکە ئۆمیگا 3 عادەتێکی هەیە کە لە پەردەی خانەکانی مێشکا زوو دەدرێتە دەرەوە بۆی نەقسیانە بێت لە ئۆتیزمەکان نەقسیانە بێت و ئەبێ بدرێ پێیان بەڵام ئەبێ ڕەچاوی چی بکرێت ئەو مناڵانەی کە ئەو عیلاجانە ئەەکەن کە خوێن ناڵێ بمەیە وەکو وارفارین وەکو هیپارین ئەمانە کە ئەدرێ بە مناڵەکان نابێ ئۆمیگا 3 بخۆن ئۆمیگا 3 و ئەم دوانە کارلێکی زیاکە ینی ئۆمیگا 3 لە خۆتەوە مەخۆ لە خۆتەوە نابێ بخۆی ئەبێ لەژێر چاودێری ڕێنمایی پزیشکی تایبەت هەبێ و پسپۆڕەکانی خواردی دەرمان بە تایبەتی کە ئەنووسرێت بۆ ئەو نەخۆشان گرنگن ئەمانە لەلایەکی کەوە ئەگەر بێت و هەر کەسێک خواردنی ئۆمیگا 3 خوارد دیسان چالاکیەکانی کەی وە زیادەکاتەوە کە ئسنشیاڵە بۆ لەشی و ئەمەش هۆکارێکە بۆ کەمبوونەوەی نیشانەکانی نەخۆشی ئۆتیزم زۆر باشە دکتۆر لە قسەکاندا زۆر ئاماژەت بە بەرهەمە ئاژەڵەکان کرد خواردنی گۆشتی ئاژەڵ گۆشتی مریش گۆشتی ماسی ئەمانە چۆن کاریگەری دەخەنە سەر توژوانی خۆی گۆشتی مریشک نا گۆشتی مریشکێک لەو مریشکانەی کە گۆشتانی کە باشە گۆشتی ماسی یەکێکە لەوانەیە کە بە تایبەت سەلەمون و ساردین کە بڕێکی زۆر ئۆمیگا 3 تایە و حتا بیرمان نەچێت ڕۆنی کەتان بۆ ئەو نەخۆشانی ئۆتیزم زۆر زۆر گرنگە بەڵێ بەڵام برنج خراپ نییە بەڵام گۆشتی مانگا بە تایبەت کاریگەریە چونکە ئامۆنیای زۆرە کاریگەری ئەبێت لەسەر نەخۆشەکانی ئۆتیزم و نیشانەکانی بەرزەکات زۆر باشە کاربۆهیدراتەکان چۆن ڕۆڵەبینن بەگشتی کاربۆهیدراتەکان ئەوانن کە گلوتینیان تایە هەندێک حاڵەتمان هەیە پێوتر کیتۆجەنیک دایەتەکان کیتۆجەنیک دایەتەکان لەو حاڵەتەیە کاربۆهیدراتەکان ئەبێ کەم بترێ بە نەخۆشانی ئۆتیزم بۆ باسما کرد نەخۆشی مەسەلەن ئۆتیزم نابێ بسکیت بخوات نابێ مەسەلەن ئەوانەی کە لە گەنم دروستەکرێن نابێ بیخوا بۆیە نەیخوات باشترە و ئەگەر خواردیشی زۆر بەکەمی بخوات و ئەگەر خواردی گلوتین فری دایەتەکان
زۆر باشە دکتۆرێکی لە گرفتەکانی منداڵانی ئۆتیزم گەدەبوو بە چی شتێک منداڵانی ئۆتیزم ژەهراوی دەبن بە چ جۆرە خواردنێک چ بێکاتەیەک لەنێو خۆراکەکان دەهابێ کاریگەری لەسەر ژەهراوی بوونی منداڵەکە دروست خۆی دایکان هەندێک جار دایکان و باوکان با ئەمە خەلەلەکە گەڕێتەوە دایکان و باوکان چونکە مناڵی ئۆتیزم گوێی لێ نییە هەندێک جار مەسەن دایک و باوکڵێ ئەمە مەخۆ ئەوە باشە لە شوێنێکەوە بینیبێتی مەیخۆ ئەمە خراپە ئەوە باشە ئەمە بخۆ ئەم مەکە بەڵام عادەتەن کەفەئین خواردنیان چاق خواردنی مناڵانی ئۆتیزم چونکە هەندێک جار حەزیشیان لێیە کاریگەریی زۆری ئەبێت بۆ نەخۆشەکانی گەردەوە نابێ بخورێت بە هیچ شێوەیە هەندێک جار مەسەلەن خۆی تەماتە زۆر گرنگە بۆ نەخۆشانی ئۆتیزم گرنگە بیخۆن نەخۆشانی ئۆتیزم بەڵام ئەگەر بێت و دۆشاوی تەماتە ڕەنگی تیابێت نابێ بخورێت بە هیچ شێوەک وە بەداخەوە ئێستا زۆربەی دۆشاوی تەماتەکان ڕەنگە و بە سروشتی بێت زۆر گرنگە و سروشتیش بوو نابێ خوێی زۆر بێت چونکە هەندێک جار سروشتیەکەی خوێی زۆری تێەکەن بۆ ئەوی تێک ناچێت خەسار نەبێت مادی محافظی تێ ناکرێت بەڵام خوێی تێکرێت ئەمەش کاریگەری ئەبێت کە کردت ئاوی تەماتە بێ باشترە و خودی تەماتەک بێ زۆر کاریگەرترە بۆ ئەوی کە تووشی ئازاری گەدەنەوە هەندێک جار خۆراکی کانەیەتێ بە زۆر خۆراکەکانەیەتێ ئەڵێ ئللا ئەبێ بیخۆی دکتۆر توێتی زۆر باشە بیخۆ ئەمەش کاریگەری بێ لەسەر کێشەکانی گەدەڕی خۆڵەت زۆر باشە ئەی مادەی ڕساسی قورقوشم تەمان یەکێکە لەوانەی کە وتمان مەوادە کیمیاویەکانە وەکو یەکێک لە کانزاکانە دیسان کاریگەری ئەو توێی ئەبێت لەسەر بەرزبوونەوەی ئامونیا و لە ئامونیا بەرز بووە کاریگەری ئەبێت لەسەر مێش زۆر باشە خوێ تۆ پێشتە باسی کرد چۆن کاریگەریە بێ لە چ ڕوویەکەوە کاریگەری دەخاتە سەر منداڵانی ئۆتیزم خۆی خواردنی خوێ زۆر خواردنی کەم خواردنی احتیاجیە خواردنی خوێ نەک بۆ ئۆتیزم بۆ مناڵ بۆ کەسی تەندروستیش زۆر خواردنی تۆ چەندێک بڕێکت چەندێکی زۆر کەمت پێویستە کەوچێکی چا ئەو پڕی ڕۆژانە پێویست پێ بێت لە هەموو خواردنەکانە دەست دەکەوێت پێویست ناکە خوێ بکەی بە هەموو شتەکانەوە یەکێکە لەوانەیە کە کێشەی گەدەمان بۆ دروستەکان یەکێک لەوانەیە کە خەستی خوێنمان بۆ دروستەکان و زۆر کێشەی کەمان بۆ دروستەکان نەخورێ باشترە بەڵام دوو خاڵمان ما بۆ عەفوم دوو خاڵمان ما بوو لە کێشە هەر ئەساسیەکانی نەخۆشی ئۆتیزمە ئەو بوو یەکیانمان باس کرد وتمان بەرزبوونەوەی ئامۆنیایە خاڵی دووهەممان باس کرد وتمان ئەوەیە کە زاکریان لاوازە بێت خاڵی دووهەم ئەوەیە کە وتمان میزڕاناگرن بە عیلاجێکی زۆر سادە و ئاسان ئەتوانین میزڕاگرتنی ئەمانەش ڕاگرین یعنی شتێکە زۆر سروشتیە زۆر بێزیانە و زۆریش بێزەرەرە و هەندێکیش ینی هەندێکیشمان کە بەکاریش ینی هەر ئەیخێنە زبڵەوە ئەو شتە پێستی ڕقی گوێزە بەڵێ ئەو پێستەی کە لێ ئەکرێتەوە فڕی نانە هەر ئەوەی کە چواردەوری ناوی گوێزەکەی یاوە سەوزەکە ڕق ڕقە قاوەیەکە ئەی هاڕیت و وەکو چاگەرمێکەیت و ئەیەیتێ ئەمە ئاعتیادی ئەگەر کەسەکە مەسەلەن کەم میزی ڕانە ئەگەر ڕۆژی یەک کوپی ئەیەتی ئەگەر زۆرتر بوو ڕۆژی سێ کوپی بەرێ سێژەمە سێ کوپی بەرێ میز ڕاگرتنەکەیشی حتا میزە چرکەکەیش چاکاتووە نایڵێ میزەکان و حتا ئەوانشی کە شەو میزەکان بەخۆیانە ئەوە بکەن میزەکانیان ڕائەگرێت زۆر باشە وەکو چالی ئەنیت بەڵێ وەکو چالی ئەنیت و ئاوەکە یەگریت و ئەی پاڵێویت و ئەی خۆیت خاڵی چوارەممان کە باسەکەین ئەوەیە کە هەندێک جار لوکنەتی زەبانیانێ لوکنەتی زەبان وەکو لاڵی لای خۆمانی پێوترێت ئەمە زۆر گرنگە یعنی شتێکی زۆر بەسیتە و زۆر کاریگەریشە بۆ حتا نەخۆشەکانی نەک ئۆتیزم نەخۆشەکانی کە خواردنی هەناری شیرینە و خواردنی ڕوبە هەناری شیرینە ئەمەش یەکێکە لەو چارەسەرە خۆراکیە سروشتیانێک کە ئەتوانین بۆ نەخۆشانی ئۆتیزم بەکاریان بێت زۆر باشە هەندێک جار منداڵانی ئۆتیزم بە تووڕەبوون بە کاردانەوەیەکی لە ناکاوی زۆر دەناسرێنەوە هەندێک جار لە شتی زۆر بەسیت تووڕەبوونێکی زۆریان هەیە چۆن بڵێ عەسەبین بە کوردی خۆمان چۆن خواردن یاخود خۆراک کاریگەری هەیە لەسەر هێمنکردنەوە یاخود سنووردارکردنی ئەو تووڕەبوونێ منداڵ خۆی بەدڵنیایە وتمان هەندێک خۆراکمان هەیە زیادی ئەکات یەکێک لەو خۆراکانی کە زیادی ئەکرد چییە ڕەنگەکانە ڕەنگی خۆراکیە خواردنی قاوە و کافین و ئەمانەیە چونکە هەمانە عادەتەن خەویشیان نییە کافین و قاوەی ئەیەتێ چی لێت ئەنی هەر ناخەوێت ئاکتیڤیتی زیاترەکات گرتنەوەی ئەم مادە خۆراکیانە یەکسانە بە چاکبوونی نەخۆشیەکە یەکسانە بە کەمکردنەوەی چالاکی مناڵەکە بەس ئەوانەی لەکەم بکرێتەوە زۆر باشە دکتۆر هەڵگورد علی پسپۆڕی زانستی خۆراک دکتۆریان سپاس بۆ تەواوی زانارەکانە لەگەڵ ئێمە ئامادەبووی لە ستۆدیۆ سپاس سپاس بۆ تۆ دکتۆریان خۆشەویستان تۆری دوم پێشکەش کرا ئامادەبوونی دکتۆر